پرۆژەی ڕزگار سیتی پرۆژەیەکە بۆ کرێنشینان دروست کراوە لە ئێستاشدا سەرجەمێکە نیشتەجێبووەکانی کە 694 خان و شوقەیە تەواو بووە و نزیکەی 150 خێزانی دانیشتەجێن. ئەوەی لەسەر کۆمپانیاکە بووە جێبەجێ کراوە، بەڵام هێشتا نە ئای بۆ ڕاکێشراوە نە بنکەی تەندروستی نە خوێندنگەی تێدایە کە جێبەجێکردنەکەی ئەرکی حکوومەتە. نەبوونی ئەم خزمەتگوزاریانە ئەرکی سەرشانی دانیشتوانەکەی گران کردووە و داوا لە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان دەکەن چارەسەری گرفتەکانیان بکەن. وەکو کێشەی نیشتەجێبوون و وەکو کێشەی خزمەتگوزاری یەک دوو کێشەمان هەیەکەوە لەسەر حکوومەتە چارەسەری بکە. ئێمە وەکو کۆمپانیا خۆمان هاتوین ڕێگای گشتیمان بکردن بە درێژایی 2 کیلۆمەترنی و لەسەر بودجەی خۆمان بە نزیکەی 450 بۆ 500 میلیۆنی تێچووە و کارەبای ڕێسیمان دابین کردو لە قوڵەریسیەوە فیدەرێک 5 مێگامان هێناوە لەسەر بودجەی خۆمان و هاوڵاتیەکان. ئەوەی کەماوەتەوە ئاوی خواردنەوەیە ئێمە شەبەکەی ئاوەکەمان هەمووی تەواو کردو، بەڵام بەداخەوە تا ئێستا حکوومەتی هەرێمە ئامادە نییە ئاوەکەیان بۆ ڕەبتکا بۆی ئاوی ڕێسیشانە بێ. ئێستا من ئەلێرەوە هەتا سەر سیمەتریەکەی سەر هەوارە بەرزە کە ئێرە قودەڕێسی پێڵن من کوڕەکەم پۆلی شەشە نەمتوانی بۆ ئەم دوسێ مانگە تەحویلی قوتابخانێکی ئەمەنتیقەی بکەم. لێرەوە من ڕاکە بەسەر شەستیا ئەچوم بۆکوێ بۆ سەر سیمەتەکەی هەوارە بەرزە کوڕەکەمە بۆ قوتابخانە لەبەرەوە پێویستمان بە نەخۆشخانەیە، پێویستان بە قوتابخانەیە، پێویستان باخ و باخاتە. ڕۆکەین حکوومەتی هەرێم و داوای لەکەین بەڕاستی خزمەتگوزاریەکان ئەوەی کە هاتوۆتە سەر ئەوەی کەتر حکوومەت بیکات، چونکە ئەو خزمەتگوزاریەکان لەسەر حکوومەتە قوتابخانەمانەیە بەڕاستی مناڵمان پێویستی بە قوتابخانەیە، باخچەی گشتی باخچەی مناڵان باخچەی ساوایانمان ئەوێت، خستخانەمانەوێت، بنکەیەکی تەندروستیمانەوێت کە لێرەوە تا گەینە ناو شار بۆ خستخانەکان بەڕاستی زۆرمان پێچێ. خوا نەخواسە ڕووداوی نەخوازراو ببێت نەخۆشمان بەڕاستی تای گەینە ناو نەخۆشخانەکانی ناو شارەوە زۆرمان پێچێەوە لەوانەیە معڕەز بین بۆی کە ژیانمان لەدەست بین لە حاڵەتێکە ئەگەر نەخۆشێکی خەتەرمان هەبێت. بەپێی یاسایەوە بەرهێنان پرۆژە خزمەتگوزاریەکانی تری دەرەوە یەکە نیشتەجێبووەکان لە ئاو کارەبا و شەقام و هەروها خوێندنگە و بنکەی تەندروستی لە ئەستۆی حکوومەتە. بەڵام وەک بەڕێبەری وە بەرهێنانی سێمایی دەڵێت حکوومەت نەبوونی بودجەی کردوتە پاساوی جێبەجێ نەکردنی ئەو پرۆژانە. ئەم قێرانە وای کردووە کاتێک کە پرۆژێکی نیشتەجێبوون تەواو دەوێت هاوڵاتیان دەچێتە ناوم پرۆژەیەوانێ زۆربەی هاوڵاتیان پەنا بنە بەر ڕێکاری نایاسایی یاخود پەنا بنە بەر مۆلیدا یا پەنا بنە بەر ڕێکاری نایاسایی بە شێوەیەکی تەجاوزات ئەڕۆن کارەبا ڕاکێشن لە دراوسێ و هاوسەکانی ئەم پرۆژەیەوانێ بۆ لەبەرەوەی حکوومەت وەڵاممان ئەداتەوە کاڵن لە دۆخی ئێستادا لە میزانی ئەو وەزارەتانەدا میزانیە تەرخان نەکراوە بۆ جێبن ئەسڵەن هەر میزانیە تەزدیق نەکراوە هەتاوەکو پارە تەرخان بکرێ بۆیە زۆربەی پرۆژە نیشتەجێکان ئەوانەی کە تازە بە تازە هاوڵاتیان چوونەتە ناو پرۆژەکانیانەوەنێ ئەناڵێنن بە کێشەیەکی زۆر گەورەوە کە کێشەی خزمەتگوزاری گشتەکانە جێبەجێ نەکراوە. دەبینی لە ناو سنووری پرۆژەکە جادەی قیرتاوە شۆستە و ئەمانە هەیە، بەڵام دیتە سنووری دەرەوەی سنووری پرۆژەکە جادەکەوە جادێکی گڵ بۆ لەبەرەوەی حکوومەت و شارەوانی و ئاوادانکردنەوە نەیانتوانیوە لەسەر میزانی خۆیان و لەسەر بودجەی خۆیان ئەو خزمەتگوزاریانە جێبەجێ بکەن. ئەو کرێچانەی کە لە پرۆژەی ڕزگار سیتی بوونەتە خاوەنی یەکی نیشتەجێبوون وە خۆیان دەڵێن خەونێکیان هاتۆ دەدی کە ڕزگابوونیانە لە کرێچێتی، بەڵام کەم و کورتی و نەبوونی ئەو خزمەتگوزاریانە وای کردووە کە تا ئێستاش بەشێکی زۆری یەکە نیشتەجێبەکان خاڵی بوون. بۆیە هانە بۆ حکوومەت دەبن و دەڵێن وەک چۆن ئەو دیارەتان پێشکەشکردین ئاوهاش کەم و کورتەکانی پڕ بکەنەوە ئەگەرنا ناتوانین تێدا نیشتەجێبین. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.